ڕێیار بوو هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان لە مانگی دەی ئەم ساڵ ئەنجام بدرێت، بەڵام بەهۆی ڕێکنەکەوتنی لایەنەکان وەکو ئاماژەی پێکراوە هەڵبژاردنەکان دوا دەکەوێت. مانگی سێ ساڵی داهاتوو دیاریکراوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، هەروەها ماوەی خولی پێنجەمی پەرلەمان بڕیارەکە درێژ بکرێتەوە سەبارەت بە بۆچوونی لایەنەکان و ئامادەکاریەکان بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان زیاتر قسە دەکەم. بەڕێز عەباس فەتاح جێگیری سەرۆکی لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمان. بەڕێز عەباسم کاتت باش. ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان خوێندنەوە بۆ پێشنیازە یاسای درێژکردنەوەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کرا، خەسڵەتی بە پەلەی پێدرا. پێدەچێت لە دانیشتنی داهاتووی پەرلەماندا پرۆژە یاساکە پەسەند بکرێت؟ بەناوی خۆی گەورە سڵاو لە ئێوە لە خەڵکی کوردستان. بێگومان خەسڵەتی بە پەلەی پێدراوە لەوانەیە لە ماوەیەکی نزیک ئەمەیان زیاتر پەیوەندی بە دەستەی سەرۆکایەتیەوە لە چکە دانیشتێکی پەرلەمانی کوردستان لە ڕۆژێک دەیخاتە بەرنامەی کارەوە. ئەو کاتێک کە خرایە بەرنامەی کارەوە کاتە گفتوگۆ لەسەر پرۆژە یاسایەکە دەکرێت و بۆ دانیشتنی سێمیان دەنجی لەسەر دێت. بەڵێ هەندێک لایەن ناڕازی بوون لە درێژکردنەوەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان. هەر هەمان لایەنیش ئەو کاتێک کە باس لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکرا ڕێک نەکەوتبوون لەسەر میکانیزمەکانی بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمان. بۆچی ئێستا ناڕزایەتیان لەسەر درێژکردنەوەی خولی پێنجەم هەیە؟ بێگومان درێژکردنەوەی وا لە ڕووی یاساییەوە و لە ڕووی داوا و داخوازی هەموو لایەکمانەوە وا ڕێکتر و ئەوەترا هەموو خولێکی پەرلەمان لە کاتی خۆی هەڵبژاردنە خۆی ئەنجام بدات کە لە 4 ساڵ تەواو بوو بتوانین هەڵبژاردن بکە. بەڵام لە هەموو خولەکانی ڕابردووش ینی لە ساڵی 92 بۆ ئێرە لە هەموو خولێک بەهۆی گیر و گرفتەکانی هەرێمی کوردستان کە بە بەردەوامی ینی ئەم کێشە و گیر و گرفتانی هەم نێوان لایەنە سیاسیەکان هەم نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی دەوروبەر هەم ئەو کێشە گرفتانەی کە خەڵکی کوردستان هەمووی دەزانێت تووشی حالەتێک بۆتن لەوەی کە درێژکردنەوە ماوەکانی ساڵ کەمتر و زیاتر ئەنجام بدرێت. لەبەرەوە من ڕازیبوون و ڕازی نەبوون بەڕای منەوە، ینی من نامەوێت قسە لەسەرەوە بکەم پێم خۆشە درێژکرێتەوە یا پێم ناخۆشە درێژکرێتەوە. لەسەرەوە قسە دەکەم کە ئەمە حالەتێکە یەک ماوەکەی 6-11 کۆتایی پێدە، ینی ئەسل ئەوە بوو دەبوو چەند ڕۆژە پێش تا هەڵبژاردن بکرایە بۆی لە ماوەی ئەم مانگەدا بتواندرایە خولی داهاتوو ڕابگەیەندرێت و بێ سوێندی یاسایی بخوا. ئێستا هەموو لایەکمان ئەم ڕاستیە باش دەزانین کە ناتواندرێت لە ماوەی ئەم مانگەیە کۆمسیۆن هەڵبژاردن ئەنجام بدا لە هەرێمی کوردستان. کە ناتوانێت دەبێت بیر لە چارەسەر بکەیەوە. ئەمە پەیوەندی بەوە نییە ئینسان بێ لەسەر ڕاگەیاندن مزایدە بکەین من لەگەڵ هەڵبژاردنم یا لەگەڵ هەڵبژاردن نیمە. ئەوە پەیوەندی بەوەیە ئایا دەتەوێت هەرێمی کوردستان بکەوێتە بۆشایی یاساییەوە یان نەکەوێتە بۆشایی یاسایی. بۆشایی خۆی ئەمە پەیوەندی هەر بە پەرلەمانەوە نییە. تۆ کە لە هەڵبژاردن نەکرێت کە پەرلەمان ماوەکەی درێژ نەکەیەوە ئیتر ئەم حکوومەتە دەبێتە حکوومەتێکی کاربەڕێکار پەرلەمان هەڵدەوەشێتەوە سەرۆکایەتی هەرێم دەسەڵاتی نامینێ ئایا کەینێکە ئەم پاشاگردانی و شوێنێک نەبێ کۆبنەوە و ڕێککەوتنی لەسەر بکەی هەڵبژاردن دەکرێت. هەموو ئەم بابەتانە دەبنێت کێشە و گیر و گرفت. لێرە پرسیارەکە ئەوەیە ئایا هەوڵ بدەی ماوەیەک درێژی کەوێت بۆی چارەسەری و کێشە و گیر و گرفتانە بکەی یان ئەوەتانی درێژی نەکەیەوە هەموو دام و دەستگایەکان بکەونە بۆشایی یاسایی و کێشە و گیر و گرفتەکان گەورەتر بن. دۆخی عێراق هەرێمی کوردستان ئەمەندە خۆش نییە، خەڵک ئەوەندە مرتاحە لەم دۆخی ئێستا هەیە ئەوەندی تر ئالۆزی و کێشە و گیر و گرفتی بۆ دروستکەین. ئەگەر نەتوانین کاری باشی بۆ بکەین با هەوڵ نەدەین کێشە و گیر و گرفتی بۆ دروستکەین. لەبەرەوە دەبێت ئینسان ڕێگە چارەیەک بدۆزێتەوە بۆ چارەسەری ئەم بابەتانە. ئێمە کە ناتوانانی هەڵبژاردن بکەی چارەسەرەوەی دەبێت پێشنیازە یاسایەک پێشنیارکەی ئەمەشیان کە لەلایەن 85 ئەندامی پەرلەمان لە فراکسیۆنە جیاجیەکان پێشکەش کراوە بۆی کە هەوڵ بدرێت لە گفتوگۆدا ئیتر ماوەکەی دیاری دەکرێت. ینی ئێستا هیچ شتێک نییە ئەمە پێشنیازە ئیتر ساڵێکە 6 مانگە 2 ساڵە ئیتر ئەو کاتە کەی ڕای برادران و کە دەنجی لەسەدرا و کاتە ئەبێ بە یاسا و دەتوانین قسەی لەسەر باشە. هەنگاو و ڕێکارە یاسایەکانی درێژکردنەوەی خولی پێنجەمی پەرلەمان چییە؟ ئەگەر لە کاتی خۆیدا ئەو ماوەی کە ئێستا ئاماژەی پێ دەکەن نەتوان ڕاجارێکی دیکە هەڵبژاردن بکرێت ئەو کاتە چەنگاوێکی بەپێی یاسا بەرامبەر بەم پرۆسەی دەگیرێتە بەر؟ وڵا خۆی توێ تاوەکو 6-11 ئێمە ئەو ماوەیە لەبەردەستە بۆی بتوانانی ئەم پێشنیازە یاسایە بێت بە یاسا. ئەگەر ئەم نەتوانێت ئەمە بکەیتر پەرلەمانی کوردستان هیچ دەسەڵاتێکی کۆبنەوەی نامینێ، ینی دەکەوێتە بۆشایی یاساییەوە. بەڵام من پێم وایە مادام سفەتی بە پەلەی پێدرا لەوانەیە لە ماوەی کەم نەگاتە و ماوەی 6-11 ئەم پرۆژە یاسایە ببێت بە یاسا بۆی کە ماوەکەی درێژ بکاتەوە بۆی بەردەوام بێت لەسەر کارەبارەکانی خۆی. ینی کۆمەڵی بابەتی شەیە، ینی من حەزم لێرە لە ڕاگەیانەکەی بەڕێستانەوە بۆ خەڵکی کوردستانی برێم. ئەو ماوەی کە درێژ کراوەتەوە هەر بۆ نییە درێژکرێتەوە ناوی پەرلەمان و ماوەکەی درێژکرێتەوە. کۆمەڵی بابەتەکە سەرجەم و لایەنە سیاسیانە قسەیان لەسەر کردو ڕێکەوتون. کۆمەڵی کێشە و گیر و گرفتەیە کە داخوازی خەڵکی کوردستانە
پێویستە پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان چکە ئەو ماوەیە تەنیا بۆ پەرلەمانی کوردستان درێژ ناکرێتەوە ئەو ماوەیە بۆ سەرۆکایەتی هەرێمش درێژ دەبێتەوە و لە هەمان کاتدا بۆ سەرۆکایەتی حکوومەتیش درێژ دەبێتەوە ئەو حکوومەتەش بەردەوامی خۆی دەبێت بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستانیش کە ئێمە وەکو یەکێتی نیشتمان کوردستان بەشێکین لەم حکوومەتە یانی ناتوانین خۆمای لەبشارینەوە ئەم داخوازێنێک کە خەڵک هەیانەیە یەک لەوانە مەسەلەن بەڕاستی یاسای هێزەکانی ناوخۆ یەک لە داخوازیەکانە کە ئەو ماوە درێژەکەینەوە دەبێت ئەم بابەتە ببێت بە یاسا لە پەرلەمانی کوردستان بۆی هێزەکانی ناوخۆ هێز خانشینەکەیان بەڕاستی جێگای پرسیارە و بۆتە جێگای پرسیاری هەموو خەڵک و داخوازیەکە دەبێت هەوڵ بدەی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئامادە کە ئەمە بنێرێتە پەرلەمان بۆی بێ بە یاسا ئەمە یەک دووەم کێشە و گیری و گرفتی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران و کۆمەڵی بابەتی ترە گرێبەستەکانمان هەیە وانە بێژانمان هەیە هەموو ئەم بابەتانە دەبێت لە ماوەی ئەم ماوەی کە درێژ دەکرێتەوە تاوەکو هەڵبژاردن ئەنجامەدرێ گرنگترین شتیان ئەوەیە کە زۆر تووشی ئەم گیر و گرفتانە دەبین لە پەرلەمانی کوردستانەوە دەبێت چارەسەری ئەم بابەتانە بکرێن لەبەروی دەستورمانیە لە هەرێمی کوردستان دەبێت لە پەرلەمانەوە بە یاسا چارەسەری ئەم کێشانە بکەین ئەمەش هەموو قسەی دەکەوێتەوە بۆیە دەبێت دەستور ئەولەویەتی کارەکانیش بێت و لایەنە سیاسیەکان هەوڵ بدەن ئەم بابەتە لە بەرنامەی کاری ئەم چەند مانگەدا لە ماوەی 30 ساڵ حکومڕانی ناکرێت کە ئەمە دەستوری عراقش ڕێگای پە هەرێمی کوردستان داوە نەبێت ببێت بە خاوەنی دەستورێک پێم وایە دەستور چارەسەری هەموو ئەو کێشە و گیر و گرفتانە دەکەن کە زۆر جار لە حکوومەت لە سەرۆکایەتی هەرێم لە پەرلەمانی کوردستان تووشی ماوە درێژکردنەوە لەم بابەتە دەبین بڵێ باشە بەڕێز عەباس فەتاح جگری سەرۆکی لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان زۆر سپاس کە لە هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ جەنابتان دەستان خۆش بەسەر کەوت